کاک عوسمان سەرەتا ئێمە لای جەنابەدەم کاتت باش سوپاس بۆ بەشداریکردنت سەبارەت بەو بڕیاری ئەنجومەنی شورا کە بڕیاری داوە بەمانەوەی سەرۆکی هەرێم ئێوە بۆ چوونتان لەم بارەیەوە چییە؟ سەرەتا لێرەوە سڵاوم هەیە بۆ گیانی پاچی شەهیدانی کوردستان و هەروەها سڵاوم هەیە بۆ یەکەیەکەی پێشمەرگە قارەمانەکان کەوا خۆنەویستانە لە بەرەکانی جەنگ لە بەرگریکردندان بەم چلەی هاوین و گەرمایە دیارە ئەو بڕیارەی کە ئەنجومەنی شورا باسی لەوە دەکرێت و ئەمڕۆ ئەو قسەیە هەیە کە گوایە بڕیاری ئەوەی داوەکەوە سەرۆکی هەرێم ئەتوانێت درێژە بە کارەکانی بدات ئەوە بە بۆچوونی ئێمە کارێکی ڕەوا نابێت و ئەوانە لەبەرەوەی بە هەموو پێوەرەکان بێت ئەوە تەبعەن دوای ئەوەی کە بیستی مانگ دوای 19 مانگ کە مدەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان تەواو ئەبێت سەرۆکی پەرلەمان ئەبێت جێگای بگرێتەوانێ لەبەر ئەوە پێم وایە ئەو بڕیارەی ئەوان کاریگەریی ئەوتۆی نابێت. بڵێ قومری خان ئەگەر بێمە لای جەنابەت ئەم کاتەی جەنابی شت باش ئێوە هەڵوێستان چییە لەسەر ئەو بڕیارەی ئەنجومەنی شورا وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم دیارە من ئەو بڕیارە زۆر تازەیە لە ڕێگەی کە من هاتووم بۆ ستۆدیۆ ئەوزام ئەو بڕیارە درا بۆیە ناتوانم ڕای کۆمەڵی ئیسلامی کوردستان بخەمە ڕوو بەڕاستی ڕای شخصی خۆم دەخەمە ڕوو ئەویشەوەیە ئەو بڕیارە وەزارەتی داد و ئەنجومەنی شورای هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیارەوە کە بە چ ئالیەتێک ئەو بڕیارەیدا و ئایا ئەو بڕیارە دژایەتی لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێم ناکات کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆیە هەر ئەوەندەیان پێ دەڵێم. بڵێ واتە قومری خان پێت وایە ئەمە دژایەتیکردنی ئەو یاسایە کە لە پەرلەمان هەیە؟ بەڵێ 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 ئەوە ڕێڕەوی یاسایی خۆی پرسی سەرۆکایەتی هەرێم نییە بەڵکو لادانە لە ڕێڕەوی یاسایی خۆی. بڵێ کاک عوسمان ئاماژەت بەوە کرد کە ئەم بڕیارە هیچ کاریگەریەکی لەسەر ئەو یاسایە نابێت کە لە ماوەی ڕۆژی 19 مانگ ماوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کۆتایی پێدێت بۆچی پێت وایە ئەمە هیچ کاریگەریەکی نابێت یاخود پێت وایە لایەنە سیاسیەکان پابەندی ئەم بڕیارە نابن؟ شتێکی نوێ وەکو قومریخانیش باسی کردم شتە ئێمە هەر نەمان بیستووە ئەسڵەن ئەمە شتێکە ئەمڕۆ پێیا بووە لەبەر ئەوە دیارە ئێمە با بڵین پەرلەمانی کوردستانمان هەیە کە شەرعەتێکی تەواوی هەیە لە سەرتاسەری کوردستان هەموو نوێنەرەکانی بە هەڵبژاردن چوونە ئەبێت و نوێنەری تەواوی خەڵکی کوردستانی تایە لەبەر ئەوە هەچ بڕیارێک هەچ شتێکی لەو بابەتانە پێچەوانەی بڕیارەکانی پەرلەمانی کوردستان بێ بە بۆ چوونێمە زۆرە شەرعەتێکی نابێت. بڵێ کاک عوسمان پێت وایە ئەنجومەنی دادوەری لەم بابەتەیە لایەنگری کردووە یاخود لایەنداری پێوە دیارە؟ پێوەی دیارە بڵێ پێوەی دیارە بە تاکید لەبەرەوە ئەمە شتێکە تازە پێیا بووە و ئەم ڕۆکانە من ئەم لایەنگیریە بۆ کام لایەنە؟ طبعا ئەم لایەنگیریە دیارە بۆ چێ و ئەوە وازەحەکە بۆ پارتی دیموکراتی کوردستانە. بڵێ قومری خان ئاماژەت بەوە کرد کە بەپێی ئەو یاسایە کە ئەمە بێتە دژایەتیکردنی و یاسایی کە لە پارلەماندا پەیڕەو ئەکرێ یاخود ئەو یاسا بەرکارانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئەوەی کە وتەبێژی وەزارەتی داد ئاماژەی بە کەناڵی NRT کرد دەڵێت هیچ خلولێک یاخود ئەو یاسایی کە هەیە ئەبێت سەرۆکی هەرێم یا کۆچی دوایی کردبێت یا تووشی نەخۆشیەک بوو بێت و نەتوانێت بەڵام لە ئێستادا ئامادەگی هەیە پێتان وایە ناتوانێت سەرۆکی هەرێم بەردەوام بێت لە دەسەڵاتەکانی و ممارسەی دەسەڵاتەکانی؟ ئەوەی کە ئەمڕۆ جێی پرسە و هەموو لایەنەکان و گەلی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان چاوەڕێیان دەکرد چاوەڕێ ئەوەیان نەکرد کە لایەنەکان بە گفتوگۆ و بێن ڕێگە چارەیەک بدۆژنەوە و پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە کار بۆ سازان بکات بەڵام ئەم بڕیارە کە لە وەزارەتی دات و ئەنجومەنی شوراوە دەرچووە شتێکی زۆر چاوەڕوان نەکراو بووە و شوێنی خۆی نییە دەبوو چاوەڕێی ئەوە بکەن بزانن لایەنەکان دەگەنە چ بڕیارێک لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و بتوانن لە ڕێگەیەکی ترەوە کە
یاساییتر و سیاسیتر و منطقیتر بێت پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەرکە نەک بۆ شێوازە. بڵێ قمریەخان ئەوەی کە کاک عوسمان ئاماژەی پێکرد دەڵێت لایەنگری و لایەنداری پێوە دیارە. ئێوەش بۆ چونتان هەمان بۆ چوونە چونکە ئەگەر ئاماژە بۆ بکەم وتەبێژی وەزارەتی داد ئاماژەی بەوە کرد کە ئەگەر سازان نەکرێت پێتان وایە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا سازان بکرێت؟ هیوادارم لایەنەکان بە یەک پرۆژەی هاوبەشەوە بچنە پەرلەمان و لە پەرلەمان پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێت و ئەو سازانەش دەگەڕێتەوە دیسان بۆ گفتوگۆی نێوان لایەنەکان و گەیشتن بە خاڵی هاوبەش و ئەوەیش کە دەڵێ لایەنداری پێوە دیارە کاتێک ئەمانوت لایەنداری پێوە دیار نییە کە ئەو داواکاریە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە ئاڕاستە بکرایە نەک لەلایەن سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی پەرلەمانەوە. بڵێ کەواتە چونکە داواکاریەکە لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی پەرلەمانەوە لە پارتیەوە ڕۆیشتووە کەواتە ئەم داواکاریە ئەتوانی بڵێ لایەنگری پێوە دیارە؟ بەڵێ 100%. بڵێ کاک عوسمان پێت وایە کەواتە ئەگەر بەو پێی قسەکانی جەنابەت ئاماژەت بەوە کرد کە لایەنداری پێوە دیارە کەواتە ساڵانێک ئاماژە بەوە دەکرێت کە ئەنجومەنی دادوەری ئەبێت سربەخۆیانە مامەڵە لەگەڵ بابەتەکاندا بکات و دەسەڵاتێکی سربەخۆی هەبێت کەواتە ڕۆڵی دەسەڵاتی دادوەری چییە بێت؟ ڕۆڵی دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری ئەبوایە زۆر لەوە باشتریا بێلایەنەتر بووە تقریبان ئەمە شێوەیەکە کە هەر سەرەتا لە ئێستاوە ئەوە دەردەکەوێت کە تا ڕادێک بێلایەنی خۆی لەدەستدا بێت لەبەر ئەوە ئێمە پێمان وایە هێشتا کات ماوە بۆ ئەوەی چەند ڕۆژێک ماوە و دوای ئەوەش با بڵێن پامەکەی دوێنێ جەنابی سەرۆکی هەرێم پامێکی زۆر باش بوو مرونەتێکی باشی پێوە دیار بوو بۆ چارەسەر ئەوانە کە لێوە حیزبەکان کۆ ببنەوانێ و هەچ با بڵێن بڕیارێک ئەواندان ئەوە ئێمە ڕازین ئەمەیان جێگای دڵخۆشکەرە بوو بەڵام ئەمە جێگای دڵخۆشکەرە نییە کە شتێکی مفاجئ بوو چاوەڕوان نەکرایش بوو بەتاکید لەبەر ئەوە ئێمە پێمان وایە هێشتا فرسەتێک ماوە و جەنابی سەرۆک کۆمار لە بەغداوە هاتوتەوە دیارە پرۆژەیەکی پێ و پێم وایە هەموو ئەو پرۆژانەی تریش هەمویان پرۆژن بۆ چارەسەری ئەم قەیرانی کەوا میلەتی کورد ئەمڕۆ ڕوبەڕووی بۆتەوە بۆیە قەناعەتمان وایە هەموو پرۆژەکان یەکگیر دەبن و شتێکی باشیان لێ دروست دەکرێت بەڵام ئێمە داوامان لە پارتی دیموکراتی کوردستان هەیە کە پرۆژەیەکی ڕوون و ئاشکرای ئێستاکانە هەبێت و ئەوانە ینی ناکرێت ئەو تەنانەت بڵێ ئیلا سازان بەڵام سازان بەدەستی بەتاڵی ناکرێت لەبەر ئەوە دەبێت سازان دەبێت تۆ پرۆژەیەکت پێبێت و بڵێ ئەمە پرۆژەکەی منە بەشێک لەو حەق و مافەی کە ئەوان داوای دەکەن لانی کەم دەبێت بەشێک لە حەقەکانیان ینی دابەزن و هەموو با بڵین لایەنەکانی تریش بە هەمان شێوە دابەزن لەو داواکاریانەکانە بۆیە لە حەدێکی وەسەدا بگەینە نەتیجەیەک لە کوردستان. کاک عوسمان داواکاریەکەی پارتی دیموکراتی کوردستان ڕوونە داوای مانەوەی سەرۆکی ئێستای هەرێم دەکەن بۆ ماوەی 2 ساڵی تر واتە ئەم داواکاریە ئێوای وەکو لایەنەکان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە پرۆژەی نازانن؟ آخر پرۆژە ئەوە نییە تەنانەت تۆ بڵێ یەکگەکە دوو تەواو نەخێر ئەبێ پرۆژە ئەوە بێت لە چەند خاڵێکا خۆی ببینێتەوە دوای ئەوەش تەنازول لە بەشێک لەو دەسەڵاتانە بکرێتەوە ئەوان داوای ئەکەنوانە لەبەر ئەوە پرۆژەکەی ئەم چوار لایەنەش بەتاکید لەگەڵ چەند لایەنێتی تریش دیارە هەر لەسەر ئەوەیە کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان زۆرن دەبێتە پەرلەمان و لەوێت تعدیلاتی تیا بکرێت و جێگار ڕەزامەندی هەموو لایەک بێت ئێمە دەبێت سەرۆکی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئاماژە بەوە دەکات تەنازولی لە چەند بابەتێک کردووە بۆەوەی پرۆژەکان و یاخود بگەن بە سازان و تاوافق ئایا ئەوان هیچ تەنازولێکیان نەکردووە لە داواکاریەکانیان؟ تا ئێستا شتێک بەرچاو ناکەوێت بە ئاشکراکە بوو بێت و بڵین ئەمە شتێکە بەڵێ جەنابی کاگنێچیر چەند لەو چەندتەیەکی دارە کۆبوونێکی ڕۆژنامەوانیە باسیەوەی کرد کە ئێمە با توانین دەسەڵاتەکانی جەنابی سەرۆکی هەرێم وابێ لە هەندێک فەقەرەدا کەم بکرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئەمە بە قسەکردن نابێت ئەبێت بە پرۆژە بێت لە دانیشتەکانە کە جەنابی سەرۆکی هەرێم یاخود وەفتی دانوسانی پارتی ئەبێ بێت بڵێ ئێمە لەسەر ئەم خاڵانە تەنازول ئەەکەین فەرمو ئێوەش لە شو تەنازولەکەن من بە بۆچوونی من ئەگەر ئەوان بێت و بە ڕاشکایی بەباشی بێنە پێشێ لایەنەکان من قەناعەتم وایە بە شێوەیەکی زۆر باشتر دێنە پێشێ و هەموو ئەو پرۆژانەشکەوا ئێستا هەن ینی پێم وایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانن بەڵام
ئێمە دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە ئەمڕۆ هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بۆتەوە لەلایەکەوە موچەنیە لەلایەکەوە گەنجان بە شێوازێکی بەرچاو بەرە و هەندەران ئەڕۆن وڵاتەکان بەجێ دێڵن لە بێ ئەمەلیدا لە هەمان کادا ئێمە ڕوبەڕووی شەڕێکی گەورەی وەکو شەڕی داعش بووینەوانێ بۆیە پێویستمان بەوە هەیە کە جەنابی سەرۆکی هەرێم مفاجعەیەک بنوێنێت لەم چەند ڕۆژەدا وەک ئەوەی کە دوێنێ ینی با بڵین کە جەنابی ئەو پەیامی دوێنێ ینی نەرمێکی باشی پێوە دیار بوو بەڵام ئەمە دەبێت بەکردەوە بێت دەبێت بە شێوازێکی پرۆژە بێت ئەم پەیامی جەنابی کاک مەسعود و وەخاڵەکانیش دیاری بکات و لەبەرەوە کات کەم لەبەردەستداماوە. بەڵێ قمریە خان وەکەوەی کە کاک عوسمان ئاماژەی پێکرد پەیامەکەی سەرۆکی هەرێم دوایین پەیامەکەی دڵخۆشکەرە بووە بۆ ئەوان بۆ ئێوە چۆن لێکدانەوەتان بۆ پەیامی سەرۆکی هەرێم کرد؟ بەڵێ ئێمەش پێمان باش بوو پەیامەکەی سەرۆکی هەرێم دەتوانێت بێتە بنەمایەک بۆ پرۆژەیەکی هاوبەش کە هەموو لایەنەکان بتوانن لەسەری ڕێکەون و تیایدا بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەرژەوەندی هەموو لایەک بپارێزرێت بۆیە هەر پێمان باش بوو لایەنەکان بێنە سەر مێزی گفتوگۆ لەسەر پرۆژەکەی سەرۆکی هەرێم کە خۆی باز لەوە دەکات کە چیان پێ باشە با ئەوە بکەن ئەوە خۆی خاڵێکی باشە و خاڵێکی جەوهەریە لە پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە ئەمڕۆ کراوە لەلایەن وەزارەتی دادەوە و ئەنجومەنی شوراوە دیسانەوە جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ خاڵی سفر و وەکوەوەی کە دەڵێن پرۆژە دەبێت نووسراوێکی فەرمی بێت کە ئیمزای فەرمی لەسەر بکرێت و بە شێوەیەکی یاسایی ئاڕاستە پێشکەش بکرێت. بەڵێ قمریە خان لە ئێستادا مەرجعی سەرەکی دانانی یاسا پەرلەمانەوە بڕیارە ڕۆژی چوارشەمە پەرلەمانی کوردستان دانیشتن لەسەر ئەو پرۆژە یاسایانە بکات و خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت لە هەمان کاتدا ئەنجومەنی دادوەری بڕیاری مانەوەی سەرۆکی هەرێمی داوە چۆن دەکرێت ئەمانە پێکەوە کۆ بکرێنەوە؟ وەڵا بەڕای من ئەو دانیشتنەی پەرلەمان بەمەرجێک هەموو پارتە سیاسیەکان پێشتر سازانیان بکردایە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و گواستنەوەی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم دەیتوانی ڕێڕەوی یاسایی خۆی بگرێتە بەر و پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکات بەڵام ئەم بڕیارەی ئەنجومەنی شورا دیارە بێت لایەنە سیاسیەکان بێن جارێکی تر تاوتوێی ئەو بڕیارە بکەن و هەڵوێستی خۆیان بخەنە ڕوو لەسەر ئەو بڕیارەی ئەنجومەنی شورا. ئەگەم بڕیارە چوە بواری جێبەجێکردنەوە هەڵوێستیەوە چیە بێت؟ من وەکوتم ناتوانم وەکو وتەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی قسە بکەم چونکە شتەکە شتێکی مفاجیە و تازە هاتوۆتە ناو ئێمە چاوەڕێ ئەوەمانە کرد هەوڵەکانی هەموو لایەنەکان بەتایبەت پرۆژەکەی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هەوڵی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە سەرۆک کۆماری عێراق هاتوۆتە سەرخەت و زۆربەی کەسەکان لایەنەکان کەسایەتیەکان بە خەمی ئەوەن کە پرسی هەرێمی کوردستان و پرسی سەرۆکایەتی لە هەرێمی کوردستان کەواتە قمریە خان زۆر هێمنانە و ئاشتیانە چارەسەر بکرێت بەڵام ئەو بڕیارەی ئەنجومەنی شورا لەوانەیە هەندێک گرژی لێ بکەوێتەوە. بەڵێ کەواتە قمریە خان وەکو ئاماژەت پێکرد زۆربەی ئەندامانی سەرکردایەتی لایەنە سیاسیەکان و کەسانی باڵای حیزبەکان لە هەوڵی چارەسەرکردنی و کێشەیان لە ڕێگەی تەوافق و سازان پێتان وایە کێ بەرپرسیارەتی ئەوە ئەکەوێتە ئەستۆی کە تا ئێستا ئەم سازان و تەوافقان جام نەدراوە؟ ئەتوانین بڵین هەر ئەو لایەنەی کە لە قسەی خۆی و بڕیاری خۆی نایەتە خوارەوە و دەیەوێت هەموو شتێک بە پێیویستی ئەو بێت و بە پێی ئەوەی بێت کە ئەو ئەخوازێت بۆیە ئەمەش بەڕاستی جێی نیگەرانیە. بڵێ ئەو لایەنەی کە ئاماژەی پێکەی بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستانە؟ بەڵێ پارتی دیموکراتی کوردستان نایەوێت لە ڕێگەی یاسایی و بە پێی پرۆژە یاسا پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکات. بڵێ کاک عوسمان سەبارەت بەوەی کە جێگری سەرۆکی پەرلەمان ئاماژە بەوە دەکات کە هەر بڕیارێک یاخود هەر یاسایەک
ئەگەر لە ڕێگەی سازان و سازانی نیشتیمانی لەسەر نەکرێ ئەوان بە شەرعی نازان و پابندی نابن. ئێوە تا چەند پابندی ئەم بڕیارەی ئەنجومەنی دادوەری ئەبن یاخود ئەنجومەنی شورا دەبن؟ واللهی ئێمە تەبعەن دیارە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە نوێنەرەکانمان لە پەرلەمانی کوردستان ئەتوانن بڕیار لەسەر ئەوە بدەن تا چەند یاساییە یا تا چەند یاسایی نییە بە تاکید ئەوان ئێمە ئەوە بۆ ئەوان بەجێ دێڵین بەڵام ئەوەی کە با بڵین بەلای ئێمە شتێکی مفاجئ بێمە شتێکی تازە بوو یانی شتێکی مفاجئیش بوو بنسبە خەڵکەوە لەبەر ئەوە لە هیچ شوێنێکی بابزانم هیچ بەرگە و بابەتێکی یاسای پەرلەماندا ئەم جۆرە بڕیارانە شتێک نییە بوونیی ئەو تۆی هەبێت تا بتوانێت ئیشی پێ بکرێت لەبەر ئەوە بە بچوونی ئەمە کارێکی باش نەبوو بۆیە ئێمە پێمان وایە ئێمە ئەوەندەی خۆمان لایەنەکان بە تایبەتی برادرانی پارتی خوان بەو شتانەوە مەشغوڵکەن خوان بۆ مەشغوڵکەن کە پرۆژەیەکیان هەبێت و بە زووترین کات کە بێنە پێشەوەدا نیشتێک بکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت هەموو لایەکمان هەر لە ئاسی خۆیەوە تەنازول کار لە بەشێک لەو پرۆژەی کە هەیەی بگەینە نەتیجەیەک پێم وانە لەسەرمانەوەی سەرۆکی هەرێم ینی ئەگەر ئەوان بێنە پێشێ بە شێوەیەکی باش باوەڕ ناکەم ینی کێشەیەکی ئەوتۆ هەبێت لە لایەنەکانەوە بەڵام بۆ مەرجەی لایەنەکانیش کە پرۆژەکانیان ئەو پرۆژانی کە داوایان کردووە تەقدیمیان کردووە لە پەرلەماندا ینی پرۆژەکانی ئەوانیش توانێت جێگای خۆی بکاتەوە لەو بڕیارەدا کە بڕیارێکی هاوبەشی هەموو لایەنەکانی کرد. بەڵێ کاعوسمان پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی ڕەهایە نەبووە کە بتوان ئەو پرسە لە پەرلەماندا خۆیان یەکلای بکەنەوە؟ بەتەکید دەسەڵاتی تەواویان هەیە لەبەر ئەوە ئێمە پێمان وایە هەموو ئەندام پەرلەمانی لایەنەکان لە ناو پەرلەمانی کوردستاندا شۆرەت بە حیزبەکانی خۆیان دەکەن دیارە بەتەکید ئەندامانی پەرلەمانی ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان شۆرەتیان کردووە بە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند و دوجاریش بڕیارێکیان لەلایە ئەو پرۆژەی کە ئەوان ئێستا لەلایەنە دیارە پرۆژەی هەموو ئەندامان و لاهەنگران یا ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ قومریە خان لە ئێستادا کە پارتی دیموکراتی کوردستان ئاعتراف بەو یاسایە ناکات کە لە پەرلەمان دەربچێت ئەگەر سازانی نیشتیمانی لەسەر نەکرێت وەک ئاماژەم پێکرد جێگری سەرۆکی پەرلەمان ئاماژی بەوە کرد کە بە شەرعی نازانەوە پابند نابن. ئەگەر لە هەمان کاتدا لایەنە سیاسیەکانی تر پابندی ئەم بڕیاری ئەنجومەنی شورا نەبوون ئەو کاتە چی ڕۆیات؟ بە ئێمە ئەو پرسە چاوەڕێەوە کەم زین لە پەرلەمان چی دەبێت و لایەنە سیاسیەکان بڕیاری خۆیان چێ بێت لەسەر ئەو پرسە بەڵام بەڕای من لە ئێستادا دوایین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی چیە لەسەرم پرسە؟ بەشێکە پارتی دیموکراتی کوردستان خۆی بەشێکە لە پەرلەمانی کوردستان و جێگری پەرلەمانی کوردستان خۆی ئەندامی پەرلەمانی کوردستانە و پشکی هەیە لەو یاسایانێکە لە پەرلەمانی کوردستان دەردەچێت و پێشتری شەرپشکیان هەبووە و ئێستاش خاوەنی گەورەترین فراکسیۆنن لە پەرلەمانی کوردستان بۆیە ناکرێ پەرلەمانی کوردستان بنەژێر پرسیارەوە و باز لە ناشەرعی بوونی پەرلەمانی کوردستان بکەن کە ئەوە بە هیچ شێوەیە قبوڵ ناکرێ. بەڵێ واتە قومریەخان ئەو یاسایانەی کە پێشتر بە سازان ئەنجام نەدراون ئەگەر بە پێی قسەکانی ئەوان بێ و بە پێی قسەکەی جەنابەت بێت شەرعی نین؟ بەڕای من ئەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون کە چوبوونە یاسا و دەرچوو دەبێتە یاسای شەرعی ناتوانێت بڵێ شەرعی نییە بەڵام پێشتر پێشەوەی بێتە یاسا ئەگەر ڕاد لەگەڵی نییە ئەو کاتە ئەبێ ڕێگری لێ بکرێ بەڵام کاتێک کە بوو بە یاسا و واژووی پەرلەمانتارانی لەسەر کرا ئەوەی تر یاسایەکە و دەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێمیش بە هەمان شێوە بێت وەکو زۆربەی یاساکانی تر دیسان بە شێوەیەکی یاسایی ئەو پرسە چارەسەر بکرێت چونکە لای هەموو لایەنە سیاسیەکان و هەموو گەلی کوردستان ئەوە شتێکی ئاشکرا و ڕوونە کە یاسا لەوانە نیە تەنها بۆ یەک شەخص دەرناچێت بەڵکو بۆ ئەوەیە کە سیستەمی حکومڕانی لە وڵاتە بکرێتە سیستەمێکی دیموکراتی و بکرێتە سیستەمێک کە بە شێوەیەکی سیستەمی پەرلەمانی دەستور و یاسادا مڕێت و لە ئەو یاسایانە بتوانن بەرژەوەندی گشتی و بەرژەوەندیەکانی تاکتاکی هاوڵاتانی هەرێمی کوردستان بپارێزن. بۆیە
ئەوە هەڵەیە ئەگەر وا بزانین یاسا تەنها بۆ تاکە شخصێک دادەنرێ بەڵکو یاسا بۆ پاراستنی ئەمنیەت و ئاسایش و هەموو ئەو نەتەوەی دادرێ. بەڵێ قمری خان لە ئێستادا دوایین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی دەربارەی پرسی سەرۆکایەتی هەرێم چییە؟ هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەوڵەکانی جەنابی مامۆستا عەلی باپیر و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە خۆی دەبینێتەوە کە پێمان باشە ئێمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان سازان بکەین و هەموو لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و کە هیچ لایەنێک سوور نەبێت لەسەرەوەی کە ئەوەی خۆی ئێوێ بە زۆر بیسەپێنێ بەسەر لایەنەکانی ترا بەڵکو بێن خاڵە هاوبەشەکان کۆبکەنەوە و خاڵە ناکۆکەکان وەلا بنێن لەبەر خاتری بەرژەوەندی گشتی و بۆ پێشخستنی ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵێ کاسمان دوایین هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چیە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم؟ دیارە من ناتوانم بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قسە بکەم، بە ناوی شخصی خۆمەوە قسەیەکەم، بەڵام ئەوەی کە من بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستەکەی هەڵوێستێکی نەگۆڕا پرۆژەیەکی تەقدیم کردووە، بەڵێ جەنابی کاک دکتۆر فواد سەرۆکۆماری عێراق، جەنابی کاک دکتۆر بەرهەم پەیامەکەی کاک کۆسلەت هەمویان بۆ دەوڵەمەندکردنی ئەو پرۆژەیەن بۆ ئەوەی کە بتواندرێت مرونەتێک بنوێندرێت بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەم قەیرانە دەربازی ببێتەوە. لەبەر یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە لەسەر پرۆژەکەی خۆی سوورە، بەڵام پێم وایە لە نەتیجەی دانیشتن لەگەڵ لایەنەکان کە پێی دەگوتێت سازان پێم وایە هەموو لایەک دەتوانین قسە بکەین لەسەر پرۆژەکانی خۆیان هەموو لایەنەکان، بەڵام ئەگەر تۆ بێت و بەتەنیا بە لایەنێک ناکرێت لایەنێک بێ تەنازول لە هەندێک خاڵ لە پرۆژەکانی خۆی بکات و بەڵام لایەنی بەرابەریش هیچ ئیسیجابەیەکی نەبێت، پێم وایە ئەمە حاڵاتێکی باش نیە. ئومێدمان وایە کە لە ئەم یەک دوو ڕۆژەی کە ماوە ئەم کارە ڕوو بدات و هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و بتوانین گەینە سازانێکی تەواوەتی کە جێگای دڵخۆشی بێ بۆ خەڵکی بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ جارێکتر سوپاس بۆ هەر یەک لە